هەوڵەکان بۆ جێبەجێکردنی لامەرکەزی ئیداری بەردەوامە و لژنەی ئامادەکردنی پرۆژەی لامەرکەزی کارگێری و دارایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەردانی ئیدارەی ڕاپەڕینیان کرد. سەرۆکی لیژنەکەش دەڵێت جێبەجێکردنی ئەو پرۆژەیە وا دەکات دەسەڵاتی کارگێری و دارایی زیاتر هەبێت بۆ ئەنجومەنی پارێزگا و ئیدارەی پارێزگاکان و قەزا و ناحیەکان بە شێوەیەک کە زۆرترین کاروبارەکانی هاوڵاتیان لێکە کارگێریەکانی خۆیان ڕایی بکرێت. لە پرۆژەی لامەرکەزیە کۆمەڵە سوودی هەیە. یەکەمیان عەدالەتی کۆمەڵایەتی جێبەجێ بێ، ینی کە دەسەڵات کە دابەش کرێت لە مەرکەزەوە ئەو وەختە بۆ هەموو بڵێن بۆ ناحیەکان لە هەموو هەرێمی کوردستان ناحیەکان لە یەک چاوسەرێکرێت. ئەمە لایەنێکیکەی ڕووی گەشێکە بۆ دیموکراتی، ینی هاوڵاتی لە ناحیەیەکە ئەتوانێت پێشنیاز و داواکانی خۆی لە باتی ئەوەی کە بە ڕۆتیناتێکی زۆر کێشەکەی لە پایتەخت لە وەزارەتێکا چارەسەر بێت. ئێمە ئەمانەیە ئەو کێشەی هاوڵاتی هەیە لە ناحیەکەی چارەسەر بێت. لای خۆشیەوە سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین ڕایگەیاند سەردانی ئەو لیژنەیە بۆ کۆکردنەوەی سەرجەم ڕاو پێشنیارەکانە و بەیەکەوە تاوتوێی پرۆژەی لامەرکەزیەتیان کردووە. بەیەکەوە گفتوگویەکی چڕوپڕمان کردووە و گوێیان لە سەرجەم ئەو پێشنیار و داواکاریانەی ئێمە گرتووە ئەوەی کە بتوانین بەیەکەوە داواکاریەکانی سنووری ڕاپەڕین و کێشە و گرفت و کەموکوڕەکانی سنووری ڕاپەڕین لە بواری ئیداری لە سەرجەم سێکتەرەکاندا بتوانن لەو پرۆژە یاسایە یاخود لەو داواکاریەی خۆیان کە لە ئایندەیەکی نزیکدا ئاڕاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکرێت جێ بکرێتەوە. نوێنەری لیستی خزمەت لە لیژنەکەش دەڵێت پرسی لامەرکەزیەت کە دەستیان بۆ بردووە پرسێکی نوێ و داهێنراو نییە و لە مادەی 2 ئەنجومەنی پارێزگا و مادەی 5 و 27دا بوونی هەیە. ئەمەی کە ئێمە دەستمان بۆ بردووە لە مادەی 2 ئەنجومەنی پارێزگا هەیە و مادەی 5 و مادەی 27. یعنی پرسێکی بابەتێکی نوێ نییە، بابەتێکی داهێنراو نییە. هەتا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشی لە 3-4 ڕۆژی ڕابردووە باسی کە پرسی لامەرکەزی لە کارنامەکەی ئەوە هەیە و لە سیاسی ئەنجومەنی پارێزگاکان هەیە کەواتە بەس بۆ جێبەجێ نەکراوە ئەکرێ ئەوە باسێکی تر بێ. بەڵام ئێمە خوازیان کە ئەمە دەستپێکی پیادەکردنی پرسی لامەرکەزی بێت و هەنگاوی بۆ بنین بۆی بە هەمووان پێکەوە ئەم پرسە جێبەجێ بکەین و ئەو کێشە و گرفتانی کە هەیە نەهێڵێ لێ. پرسی جێبەجێکردنی لامەرکەزیەتی کارگێری و دارایی لە ئێستادا خواستی زۆرینەی ڕەهای دانیشتوانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەیە. بەو پێی وەکو شارەزایان باسی دەکەن کۆکردنەوەی دەسەڵات و داهات زیانێکی زۆری لە پرۆسەی خزمەتگوزاری و دابینکردنی خۆشگوزارانی هاوڵاتیانی داوە لەبەر ئەوەی ئێستا حکومڕانی بە جۆرێکە کە بۆ مامەڵەیەکی سادەی هاوڵاتیان دەبێت بچێتە پایتەخت و نێو وەزارەت تا کارەکەی ڕایی بکرێت. ڕێنازە سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.